سەرەتا ئێمە لە 24مین ساڵ ڕۆژی شەهیدکردنی دکتۆر سیروان و هاوڕێکان لەسەر ڕێز و نەوازش بۆ تێگەڕای شەهیدانی ڕێگای ڕزگاری گەلی کوردستان دادەنوێنین و بەم مناسبەتەوە سەری ڕێز و نەوازش بۆ شەهید دکتۆر سیروان و هەڤاڵەکانی دادەوێنین کە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە 4 دەی ساڵی 1996 بەپێی پیلانگێڕەیەکی خیانەتکارانی پارتی دیموکراتی کوردستان و ئەو کارە ساتان خۆڵقان بڵێ. بەڕاستیە پێش دکتۆر سیروان و دوای دکتۆر سیروانیش ئەو جۆرە لە پیلانگێڕەی لەسەر حرەکەتی ڕزگاری ئازادی گەلی کوردستان بەردەوام بووە، حتا پێش بوونی پارتی کرێکارانی کوردستانیش و ئێستش ئەوە بەردەوامی هەیە، چونکە لە ڕاستیە هێڵێک کە هێڵی دەسەڵاتدارێتیە هەمیشە لەگەڵ هێزە کوردیەکانە بزوتنەوە کوردیەکانە کەوتۆتە سازشکردن و مساوامەکردن لەسەر دۆزی گەلی کورد کە بریتێ لە ئازادی و ڕزگاری و گەلەکەمان بە درێژایی سەدەی 20م لەو سەودا مەعامەلەیە تووشی زەرەڕوزیانێکی زۆر گەورە و قورس هاتوۆتەوە. یەکێک لەو لێکەوتانە بریتێ لە شەهیدکردنی پێشەنگانی زوتنەوەی ئازادی گەلی کوردستان و دکتۆر سیروانیش هەر لەو چوارچێوەیە شەهید کرا. بەڵێ بێگومان بەردەوامە، ڕەنگە تا ئازادی و ڕزگاری یەکجاری شەر بەردەوام بێ، بەڵام ئەوە پابەندە بۆی چەندە خەڵکی کوردستان وشیارە و چەندە دەتوانێت بەرەنگاری ئەو هێڵە بێک بێتەوە تێک بشکێنێت. تێکشکانی ئەو هێڵە زیادەتر لە تێکشکانێکی سەربازی بریتێ لە تێکشکانێک لە ڕووی معریفەوە، لە ڕووی فکرەوە، لە ڕووی فەلسەفەی ئازادیەوە، چونکە لە ڕاستیە ئەو هێزانی کە ئەمڕۆ نۆکەراتی بۆ داژیکەرانی کوردستانەکەن هەمیمێ پەیوەندی بە خیانەتەوە نیە، بەشێکی زۆری پەیوەندی بە ژێلی و نەفامیەوە هەیە، چونکە نەبینینی ڕاستی دۆزی کوردانۆک خۆی هەمیشە بۆ گەلێکی ژێردەستی کە وشیاری کەمتر بێ بۆ دوژمنان ئاسانترە واکەویتە داوێوانێ. ڕاستیە ئەو خیانەتکاران و خیانەت لە کوردستانە بەردەوامی هەبوو و بەردەوامیشی دەبێت تاک و کاتی ڕزگاری، بەڵام ئەوەندە هەیە دەتوانین بڵین ڕۆژ بە ڕۆژ ئەو پیلانگێڕیە ئەو خیانەتکاریە لە پاشەکشەکردنایە. بۆیە ئێستا هێزە داژیکەرەکان بە زەبروی هێزی سەربازی خۆیان بە دەستگای شەڕی تایبەتی خۆیان کەوتونەتە ناو پرۆسەکەوان و لە هەموو لایەکی کوردستانە خۆیان دەست بەکار بوون شان بەشانی خیانەتکاران. بەڵێ بەلای ئێمەوەی وەکو بنەماڵ و خێزانی شەهید وەکو هەر شەهیدێکی گەلی کوردستان لەم پارچەیە ئاگادارین و پارچەیە نەک تازە شەهیدی دابێت، لە ساڵەتنی 50کان و 60کان و 70کانەوە خاوەنی شەهیدێکی زۆر زۆرە، بەڵام ئەوەی کە جێگای دیاربی و ڕێبازەکەی بەردەوام بێ و هەڤاڵانی لەسەر ئەو نەمتا بە یەک ڕتم لەسەر ئەو بەرنامەی کە دکتۆر سیروان لەسەری لە پێناویە شەهید بوو و ئێمە لەم 25 ساڵا بە تەواوەتی بینیمانە زەڕەیەک تۆسقاڵێک لە خواست و ویستی شەهید لایەن نەداوە و ئەو ڕێبازە ڕێبازێکە کە مساومە لەگەڵ داژیکەرانە ناکات، چونکە لە ڕاستیە خاوەنبیر و فەلسەفەیەکی ئازادی خوازانە بوو. بەلای ئەوانەوانێ بەلای هەڤاڵانی دکتۆر سیروانەوانێ ڕێگای ڕزگاری قابلی مساومە نیە. سیاسەت ڕەنگە هەندێک مساومەی تێدا بکرێت، گفتوگۆ لەسەر زۆر پرۆژە بکرێت، بەڵام لەسەر مەسەلەی ئازادی و ڕزگاری گەلی کوردستان مساومە نەکراوە و شەهید دکتۆر سیروانیش خۆی کەسێ بوو لەو کەسانەی کە تەپڵی ڕیزەکانی گەریلا و تەپڵی ڕیزەکانی پارتی کرێکارانی کوردستان بوو لەسەر ئەو بنچینەیە بوو کە ئەم هێڵەکە تا سەر شۆڕژگێڕە تا سەر دەست لە ئازادی بەرناداوە ڕێگەی ئازادی بۆکو ئەوەی کە پێویستە بۆ شۆڕشی ڕزگاری شیکرابووانێ و شی کرد بووانێەوە ئەوەی ئێستا ئێمە دەیبینین درێژکراوی هەمان ئەو هێڵەیە کە دکتۆر سیروان لەسەری بۆ خۆشی ماوەیەک درێژەی پێدا و ئێستا شەر درێژەی هەیە. بۆیە ئێمە وەکو خانەوادەی دکتۆر سیروان وا هەست دەکەین ئەو ڕێبازە دیسانەوە بەردەوامی هەیە و خوێنی شەهید بە فیڕۆ نەچووە و کار و خەبات بە هەمان ڕتم و بە گوڕێکی زۆر زیاترەوە درێژەی هەیە. ئەگەر دکتۆر سیروان و ئەوان سەرەتا وەکو پێشەنگ کۆمەڵێک کادر ببن دەستیان دابێتە ئەو کارە، ئێستا بە هەزارەها کەس لە باکوور، لە ڕۆژئاوا، لە باشوور، لە ڕۆژهەڵات هاتوونەتە ناو ئەو ڕیزی خەبات و تێکۆشانە. طبعاً ئامانجیش بۆ
ئازادی و ڕزگاری گەلی کوردستانە لەم میحنەتێکەتیایەتی بەڵێ لە ڕاستیە ئەو پەیامە پەیامێکی زۆر گرنگە چونکە ئەو پەیامە پەیامێکە ناکرێ مرۆڤی کورد لەم قۆناغا دەستی لێ بەبدا بەغێری ئەوە ڕێگەیەکی تر ئەگەر هەبێ کێ توانێت چێ کەس هەیە پرۆژێکی هەبێ بڵێ کاتی ئازادی نییە باش ئەگەر کاتی ئازادی نەبێ خۆ کوشتار و قەتڵ و عام دەرگای خەڵکی کوردستان بەرنادا لەبەرەوە چۆن دۆخی ئێمە ناتەبیعیە نۆرماڵ نییە بە هەمان کاتیش یعنی دۆخی ئاوارتە بۆ ئازادی بۆ ڕزگاری هەموو کاتێک ئەوێ کاتێتی بۆ ئێمە ئەو هەنگاوە کە ئێستا دەستی پێکردو بەڕاستی ئەو دوای شەڕەکانی هەفتانین بوو کە دوژمن بڕیاری دابوو یەکجارەکی بینی ڕۆژ ئاوا باکوور باشووری شەق بکە و هێزەکانی باشوور بە تەواوەتی داگیر بکەن و ئەگەر بۆی بکرێ شتێک نهێڵێتەوانێ بە ناوی ئەوەی کە حرەکەیەک بەرەنگاری فاشیزم بکاتەوە بۆیە ئێستا کەسێکە ئەو بڕیاری داوە پێم وایە لە کات و شوێنی خۆیەتی ڕاستی جگەر لە کاتی ئازادیە بۆ گەلی کوردستان هیچ کاتێکی تر نەماوە ئەو دەبینین فاشیزم بە هەموو هێز و ئیمکانەتی خۆیەوە تەبەن نەکرد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە هەموو دنیا پشتیوانی نە فاشیزمەکەن ژێر بەژێر لەو فاشیزمێکە ئێستا ئەتوانین بڵێن دەوڵەتی تورک سەرپەرشتیەکە ئەوە تا پشتی ئاگر گەیشتووەتە کەناراوەکانی لیبیا پشتی ئاگر گەیشتووەتە ئەرمینیا لە دەریای ناوەڕاستە ڕۆژهەڵاتی دەڕێ ناوەڕاستە پشتی ئاگری شەڕی تورکیای تێدایە فاشیزم لەوێ بەردەوامی هەیە ئەمە شەمی بە بەهانەی تەنها یەکشت لە هەر شوێنێن لاوازی هەبێت تورکیا سوارسەری ئەو شوێنە دەوێت لەبەر ئەوە کەسێکە کە دەڵێ کاتی ئازادیە کاتی خۆ بەهێزکردنە ئەجینە ئازادی شتێک نییە بەدەستنێت بەس هێزی دەوێت بۆیە ئەو سەفەربەریەکە ئێستا باس دەکرێت زۆر کاتێتی وە لە شوێنی خۆشیاتی پێویستە بە تایبەتی زۆر بە تایبەتی تر لە گەلەکەمان لە باشوورە لە بۆشاییەکی سیاسی زۆر گەورایە دەبێت پرۆژەیەکی زۆر گەورایە دەژی بەڕاستی کاتێتی کە هەموو حیزب و ڕێکخراوەکان لە بەرەیەکی نیشتیمانی نەتەوەیی یعنی ناتوانین بڵێن مەسەلەی تەنها ئازادیە بەرگری مافی ڕایمانەوە یعنی بۆ هەموو ئینسانێک مافی مانەوەی هەیە و مافی بەرگری ڕەواشی هەیە یعنی ڕاستیەکەی ئێمە چەنە پێویستمان بە ئازادی هەیە ئێستا نەم خۆناغەدا پێویستمان بە بەرگری مافی ڕایمانەوەش هەیە بۆیە بۆ گەلی کورد زۆر ئاسانترە هەم داواکاریەکانی لە چوارچێوەی گەشتن بە ئازادیە هەم بەرگری مافی ڕاو بکاتەیەک و ئەمە بۆ ئێستا بۆ داهاتوش بەڕاستی خاوەن گرنگیەکی تایبەتە کەسەکەش وەک پێشەنگی ئەم تێکۆشانە داوا نەک لە لایەنگران و دۆستانی خۆی دەکات داوا لە هەموو گەلەکەمانکە لە هەموو پارچەکانە چونکە بەڕاستی ئەو ترسناکی دۆخەکە ئەبینێ وەکو چەند ساڵی پێشووتر ئاگاداری کەسێکە هەبوو لەسەر ئەوەی کە ئەگەر گەلەکەمان خۆپارێزی بە تەواوەتی نەگەێنێتە ئاستی پێویست لە بەردەمی قەتڵ و ئامایە زۆر دوور نییە شنگالمان بینی زۆر دوور نییە عەفریمان بینی و زۆر کارەساتی تر بەڕێوە ئەمە لە کاتی بوونی مقاومەیەکی زۆر بەهێزی کەجەکە و یەپەگە و شەڕڤان و گەریلاشدا بۆیە ئێستا فاشیزم بۆ نەوەستاوەکە واز لە هێرشی سەرگەلەکەمان کە سێرشی سەرگەلانی ناوچەکەش دەکا ئەوەی هێز و وزەی نەبێ ئەوەی توانای نەبێ بۆ بەرەنگاری پەلاماری دەدا بێگومان ئەم پەلاماردانەی ئەرمەنستان و حتا ئەوەی کە لە لیبیا دەیکا و ئەوی لە هەرێمی کوردستانە دەست چنگی لە هەندێک شوێنی ستراتیژی گیر کردو و هەندێکیش نەوت و غاز و ئەمانە بەتەمایە بە تاڕانبەرێ هەمین بۆ لێدانی گەلی کووردە یعنی بۆ بەهێزکردنی خۆیەتی بۆیە لە بەرامبەر ئەمەدا بەڕای من بانگەوازی کەجەکە لە جێی خۆیدایەتی و ئەم بانگەوازیە تاک بە تاکی گەلەکەمان پەیوەندیدارە پێوەی و هەموو هێز و لایەنە سیاسیەکانی ئەوەی کە بەخۆی دەڵێ من پرۆژەیەکی سیاسیم هەیە پرۆژێکم هەیە بۆ ئازادی گەلی کوردستان دەبێت لە چوارچێوەیەکە لە بەرنامەیەکی هاوبەشە ئامادەکاری بکرێت بۆ ئەوەی بتوانین بە هەمومان ئەم قۆناغە سەختەی کە گەلی کوردستان و خەڵکی ناوچەکە بەگشتی پێداتێتە بەڕ دەبێت لە قەتڵ و ئام و کۆمەڵکوژی بپارێزی